لەو شەوە دەست بە نۆژەکردنەوەی یانەی گۆڕەپانی یانەی هەولێر کە یاریگای نێودەوڵەتی شەید فەڕەنسا حەریریە سلااو لێ دەمە پێم بڵێ نۆژەنکردن و یاریگای فەڕەنسۆریری کە دەست پێ دەکات و جەکەی چەندە و کێشەکانیانی هەولێر بەچێ گەیشت. ساڵی ڕابردوو لە یادی شەیدبوونی سەرکردە فەڕەنسا حەریری لێرە هاتین بەڵێنیەوەمان بە وەرزشکار و یاریزانانی شارەکەماندا یانەی گۆڕەپانی شەید فەڕەنسا حەریری نۆژەم بکەینەوە. دەرخستەی لە بۆ حازر کراوە بە سوپاسەوە جەنابی سەرۆکوەزیران ڕەزامەندیدا بە گوژمەی ملیارێک و 830 میلیۆن دینار لەسەر بودجەی پارێزگای هەولێر دەست بە نۆژەنکردنەوەی دەکرێت، بەڵام لەبەرەوەی یاریەکان هەبوو نەدەتواندرا. ئێستا لەو شەوە دەست بە نۆژەنکردنەوەی یانەی گۆڕەپانی یانەی هەولێر کە یاریگای نێودەوڵەتی شەید فەڕەنسا حەریریە بە شێوازێکی زۆر سەردەمیانە وەکو یاریگاکانی هەموو دنیا گۆڕەپانەکەی و تراکەکەی نۆژەن دەکرێتەوە. باشە کاکومێت لەماوەی ڕابردوو کێشە لەسەر هەڵبژاردننی دەستی کارگەڕیانی هەولێر هەبوو، ئەمە بەچی گەیشت لەبەروای هەبوو لە یانەی هەولێر نە لەسەر هەڵبژاردننی دەستی کارگەڕی بەڵێ بەتاکید بۆ چار جاریش گۆڕانکاریمان کردی لەماوەی ئەو 4 ساڵەدا. ئینشاءالله هەفتەی داهاتوو هەڵبژاردن دەکرێت. هەیئە عامەی یانەی هەولێر بڕیارێکی بە ویژدانانە لەسەر کۆمەڵی خەڵک دەنگ بەوانە بدەن کە خەمی یانەی هەولێریتیان